ئەمڕۆ زۆر خۆشحاڵم لە دەیەمین خولی ئەیوایەس کاریر فێر پێشانگای کاری ئەیوایەس هەر لێرە لە ناو ئەیوایەس ئامادەی ئەم پێشانگایە. لەم پێشانگایەدا چەندین کۆمپانیای گەورەی سەرتاسەری لە عێراق و لە کوردستان لێرە ئامادەیان هەیە و بەرهەمەکانی خۆیان نمایشەکەن و هەلی کاریشان هەیە. ئێمە وەکو کۆمپانیای ئاسێسیڵ کە یەکەمین کۆمپانیای تەلیکۆمە لە عێراقا زۆرمان پێخۆش بوو بەشداری بکەین لەم کەریەفێرەی ئەیوایەس جامعەی ئەمریکی. ئێمە تاکە کۆمپانیاشین کە وەکو سپۆنسەری پلاتینیۆم بەشداریمان کردووە لەم کەریەفێرەیە. لەم جۆرە کارانە شتێکی زۆر باشە، هەلێکی گونجاوە بۆ ئەوانەی کە تازە تەخەڕوجیان کردووە یاخود خبرەی ئیشیان هەیە بێن لە ئاسێسیڵ ئیش بکەن. ئاسێسیڵ کۆمپانیایەکی گەورەیە، ژمارەیەکی زۆر لە فورسەتی ئیشکردنی تایە بە پێی مەجال لە جیاوازەکان.